ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمووی ئینسان زیاتر لە خواردن و خواردنەوە پێویستی بە زانست و زانیاری هەیە. بۆچی؟ چونکە دەفەرمووی ئینسان لە ڕۆژێکدا چەند جارێک پێویستی بە خواردن و خواردنەوە هەیە، بەڵام ئینسان بە ئەندازەی هەناسەکانی پێویستی بە زانست و زانیاری و عیلم هەیە. برام سوفیانی سەوری دەفەرمێ هیچ شتێک لە عیلم و زانیاری ئەفزەڵ و باستر و چاکتر نییە ئینسان بەو مەرجەی نیەتی تێیدا پاک بێت، نیەتی تێیدا خزمەتکردن بێت، نیەتی ئەوە بێت کە بۆ خۆی سوودی لێ ببینێت، هەروەها خزمەتی کۆمەڵگاشی پێ بکات. دەفەرمێ هیچ شتێک لە بەدەستهێنانی زانست و زانیاری گەورەتر و باشتر نییە بۆ ئینسان. بۆیە دینی ئێمە هەمیشە ئەمرمان پێ دەکات، هانمان دەدات لەسەر ئەوەی کە ئینسان زانست و زانیاری بەدەست بێنێت بۆ ئەوەی بۆ خۆی سوودی لێ ببینێ و هەروەها خزمەتی کۆمەڵگاکەش و خزمەتی مسلمان و خەڵکیشی پێ بکات و هەروەها خزمەتی دینەکەشی پێ بکات. بە تایبەتی ئەوڕۆ کە شوبهات زۆر بڵاوە لە ناوماندا، دەرمانی چارەسەری شوبهاتیش بە زانست و زانیاری دەکرێت. برام